بەروار 6/6/2026 وا بڕیارە فریشتەیەکی بچکۆلە چاوبەرژیان هەڵبهێنێت. چاوەڕوانیەکی درێژی نۆمانگی کۆتایی پێهات و بەدەستەپڕ لە میهرەبانیەکانی دکتۆرە چرۆ دیاریەکی خودایی لەدایک بوو. هەناسەیەکی نوێ، ئامادەکردن و ڕێکخستنی ئینجا ئەو چرکە ساتەی کە یەکەم شوێن پێی بچووکی وەک بەڵگەنامەیەکی هەمیشەیی و یادگاریەکی شیرین وەرکرا. پاشان بۆ باوەشی خێزانەکەی. زۆر باشە، دایکشی تەواو زۆر باشە. پیرۆستان بێ، خۆ بەدایک و باوک گەورە بێت، دەمە درێژ بێت، بەس سەرمای مەکەن دەستی سارد بوو. زۆر قشتۆکە گورد بچکۆکە. بەڵێ، ئیتر ماندوێتی 9 مانگ گۆڕا بۆ فرمێسکی دڵخۆشی و هاتنی ڕۆحێکی نوێ کە ماڵەکەیان ڕووناک دەکاتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.